ئازیزم چەمان ئازیزم چەمان چون خامەی چەمان قامەتم چەمان جە ئیشی زامان جەباری خەمان جە هیجری دەردان قامەتم چەمان باڵا بیوە نون ئێسخوان بیوە هون فاما بی جنون پڕزۆخ بی دەروون هیجری تۆ نازارکردن پێم کارێ جەحاڵەت مەشون ڕوێ سەد جارێ ئازیزا و شەویسا بەرنامەکەیما هەر یاگی وەندێ سڵام تاوە نەبوو سڵام و خی گەورەی تاوە نەبوو ئەو خوایی کە ژیان و مردنمان هەر بەدەستیەوە سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام خۆم بە خۆشحاڵە زانم کە لە بەرنمەیەکی تایبەتدا وەک وەفا و ڕێزێک بۆ هاوکار و برای عزیز و خۆشەویستمان کاک مەهدی هەورامی لەسەر گڵکۆی ئەو برایەمان پێتان دەگەمەوە لەم بەرنمەیەدا کە دەستپێکی لەگەڵ خاتوونی کاک مەهدی دەست پێ دەکەم و ئەمەوێ لە سەرەتای دەستپێکی هاوسەرگیریەوە بەرنمەکەم دەست پێ بکەم تا ئەو کاتەی کە بەردەوام کاک مەهدی لە خەمی هونەر و کەلتوری هەورامیدا بووە و لە دوایین ساتەکانیشی چەند کاتژمێرێک پێش وەفاتی چۆن هەر لە بیر و خەم خواردنی و هونەرەیە بووە دەچمە لای دادەپەخشان و لەگەڵم بەردەوام بن. عزیز تەنوەنێش زامان و خەستن مەینەت پای ئامام وە زنجیر بەستن قاسدێ جوا چوون پەی سەفەر خاسن ڕەوا بۆ تیشڕە و هەرسوو هەناسن وەشەویسا سڵام تاوە نەبوو وەشحاڵنمی کە نیشتین لێرە دیار و بەرنامەکەی ماوە گرشەوە تا هەمیشە ئارامی و بەختەوەری و سەربەرزی بوو. دادەبەخشان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بە منت بەخشیوە دەزانم ئێستا بە کۆڵێک ڕەنگە بێتاقەتیشەوە تەحمولیان بەرنامەی ئێمەت کردبێ هیوادارین تۆش وەکو وەفایەکی ئێمە بۆ ئەم برا عزیزەمان لە ئێمەی وەربگری. پرسیار یەکەم ئەوەیە کە چۆن کاک مەهدی ناسی دیارە ئێوە لە ساڵی 1992 پێکەوە هاوسەرگیریتان کردووە پێشتر دەرناسی و لە ماوەی ئەم چەند ساڵی 25 ساڵی ڕابردوو کە پێکەوە بوون کاک مەهدی کەسێکی چۆن بوو بەلای تۆ؟ پێشەکی بە ناوی خۆی بەخشندە و مێرەبان بە خێراتنی بەرنامەکەتانە بم بەرنامەی پەیام بە خێراتنتانەکەم بەڕاستی من پێشەوەی باسی ئەو بکەم حەزەکەم هەموو کەس بزانێ کە ئەبێ ئەو مردنی ئەو خەڵکانە ببێ بە دەرز بۆ ئێمە کە ئێمە بگەڕێنەوە کە خەلەلێکمانتیا بێ چاکی کەین چونکە ئەو چونانی هێنا و دوای ئەو نانەکە ئاوای لێهات بەیانی بوو ئێوارە نەبوو کەواتە هەمومان ئێمە بزانین خۆمان حازرکەین بۆ ئەو مەرگە بتوانین ڕوومان بێ لە دیوانی خوا سەربەرز بین ئینشاءڵڵا ئەویش سەربەرز ئەبێ و هەمومان ئینشاءڵڵا سەربەرزە بین. بەڕاستی ئەو کە پێ 25 ساڵە ڕەفیقی ئەوم تەنانەت دڵی یەک دەنگ عاجز نەکردووم یعنی زۆر کەسێکی جیاواز بووە یعنی زۆر بێ کیبر بووە بێ فیز بووە هەموو خەڵگە زانێ ئینشاءڵڵا چەرێ خەڵق لێ رازیە خۆی گەورەش ئەوەنە ئینشاءڵڵا لێ رازی بێ. بەڕاستی هەر زۆر بێکی بر بوو حەزیە کرد هەرچیەک ئەزانێ باسی خوا و باسی دین بیکا بۆ هەموو کەسێ لە مناڵەوە جاری وا بوو کوڕەکەمان پێی ناخۆش بوو ئەو ڕەفیقی گەنجە گەنجانەکە بەس ئەو حەزیە کرد ئەوەی کە ئەی زانێ بەو خەڵکەی بگەێنێ با ئەوەش بووە سێکە چەندێ حەزی لەو بەرنامەی کەژ و کێ و باسکردن و باسکردنی هونەر و حەزیە کرد لە بواری دینی شۆ لای نەئەدا لەو هینەی لەو حدودەی خوای گەورە حەزی ئەکرد هەموو کەسی لێ ڕازی بواە حەزی ئەکرد جارێ بە تایبەتی خۆمان هەموو مناڵەکان وەکو ڕەفیقی بوون کوڕێک و ڕەفیقی بووە کچەر وەکو ڕەفیقی بووە منیش هەر زۆر لێ رازیم حەزمە کرد ئەویش چەندێ من لەو رازیم ئەویش ئەوەنە لە من رازی بووە. چۆن یەکترتان ناسی سەرەتا؟ وەڵا تر هەر خزم بووین و ئەوان پێشتر خزمی خۆمان بوون ئەتر لە ڕێی پورێکیەوە هاتن خوازبێنی و زەواجمان کردتر بگینە ئەوان زووتر لە ئێران بوون و خزمیش بوون بەزەوەنە کەم هاتوو چۆمان ناکرد پێشتر. ژیانی ئەوسەرگیریسان کە پێکهێنا دۆخی بە تایبەتی لە ڕووی داراییەوە کاک مەهدی دۆخی چۆن بوو چکە و کاتە دیارەیەکێک بووە لە پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی بەخوا جاری وا بووە یعنی زۆر نەبوونی و دەربەدەری و کرێچێتی ئەملا ئەولا و بەو کەژانە و بۆ ئێمە لە عاربەت بووین و ئیتر ڕاوڕاوێن و ئەملا ئەولای زۆرمانە کرد بەس ئێمە هەر دڵخۆش بووین گوێمان نەئەدا نەبوونی چونکە ئێمە ئەو کەسێکی باش بوو منیش هەر
قەناعەت بووم لەخوا بەزیاوێ ئەموو دڵخۆشی ئەوم ئەگەر جاری نەبوونی و شتێکمانە بواە چونکە هەر ئینسان خۆی لەگەڵا بێ هیچ کەسیشی لەگەڵا نەبێ هیچیشی نەبێ خواد لەگەڵا بێ بەستە ئەوە دادەبەخشن تا چەندە خەمی لە شیعرەکانی خۆی هەر دەخوات خەریک ئاواتی چی بوو بۆ شیعرەکانی خۆی هەر خەریک بۆ حەزیە کرد دایمە لە هەموو بوارێکا شعر بڵێ لە بواری مۆلود نامێ بووایە حەزیە کرد بچێ بە باڵای پێغەمەرگیانە شت بڵێت لە هەر هەموو بوارێکی حەزیە کرد شعر بڵێت و شعر بوو بخوێنێت و وەشڵێم بەدارا مراو ژیواوە گر ساڵێ جارێ گەڵا کراوە وەشڵێم بە گوڵا پەی جارێ و تەری سەرماراوە بەر باوە مشتەری ڕەنگی نشکەرا دەشت و بنارا بانێ بەدەسە پەی دەست و یارا نزیک بە 15 ساڵێک سەرقاڵی بەرنامە بوو ڕەنگە بۆ نمونە چووەتە وڵاتی ئێران ڕەنگە بەلادەکانی هەموو ئەورامانە سوڕایەوە تا چەندە بۆ نمونە قوربانی یاوە یا باجی داوە لە پێناو بەرنمەکەیە دوور کەوتوەتەوە لێیەوە وڵای تر جاری وا بووە نەبوونی جاری وا بۆ هەر نەبوونیش بۆ هەر حەزیە کردووە بچێت و ئەو بەرنامەی پێشکەشکات و لە خۆمان ببڕێ بۆ ئەوێ حەزی کردووە ئەمە دوو لە بیرەوەریەکانی کاگمادیم بۆ باس بکە یەکیان بیرەوەیەکی خۆش لەوەی کە ئێستا لە بیر تایەوە هەمیشە لە دوای بۆ نمونە وەفاتی هەربیری لێ دەکەیتەوە یەکیشان لێکە لە بیرەوە ناخۆشیەکانتان چی بوو لە ژیانە وەڵا ناخۆشیمان کەم نەبووە شکر هەر خۆشی بووە شکر ئێستا چی زیاتر دێتەوە بیرت لە دوای وەفاتی بیری لە کام وەڵای تر ئەو بەرنامانەی و ئەو قسە خۆشانەی و بەخۆشەوانە هات لەیلەتول قەدر قسەی خۆشی بۆ مناڵی تەراویحانە هەمووی گریاوە چونکە تەنانەت مناڵەکانیش دەمیانە بوو بە تا قسەی باسی خۆیە کردی و ئێمە خوا ئەزانێ حتا من نەبووم بەگوێەوە ئەم ڕەمەزان و تتی گردنمان ئازاکەن کچێ بەگوێەوە بوو من نازانم مەشغوڵ بووم کیاڵێ تا ڕەمەزانێکی تر ئێمە ئەمێنین گردنمان ئازابێ و گردنتان ئازابێ و باسی خۆیە کرد و گومانی چاک بەرن بەخوا خوای گەورە بەخشندێ و ئەتر دایمە و قسە خۆشانێ حەزیە کرد هەموو دایمە قسەی خۆش و باسی خوا بکە بۆ خەڵکە هەستەکەم زۆر بە سەبریت وڵا ئینشاءڵڵا وڵا خوا داوام کردووە زووتر لە پێشەوەی ئەوام بەسەر وێوتمە خوای گیان سەبری ئەیوب بمبەرێ پێشترە بێ داوا بکەی لە خواگینە لە پڕێکە سەبر پێیان نابێ الصبر عند الصدمة الأولى بێ لەو کاتە خەبەرەکە دەدەنێ هۆش ئینشاءڵڵا هیوادارم خوام لێ نەڕەنجابێ ئەترسم خوام لێ ڕەنجابێ بە دادەبەخشان چی مابوو کە بە کاگمادی بیڵیت کە پێت نەوت و دابڕا لێمان وەڵا هیچ هەر حەزمە کرد ئەو لێم ڕازی بووایە و منیش چەند جارێ وتم هەزار جار گردنتازابێ بە نووری خوا چاو بکەیتەوە و ئەو سەرێشە و ناڕەحەتیەت لە بەهەشتا ئینشەڵڵا ئیسراحەتی پێ بدرێ ئەگەر لێرە قسەیەک تەبێ بۆ هاوڕێیانی بۆ هاوکارانی لە تەلەڤیزیۆنی پەیام لە هەر شوێنێکی ترکەوانی کە بە تایبەتیان دێ هونەرمەندن لە هەورامانی وڵاتی ئێران لەوێ هاوڕێ و دۆستی کاگمادی بوون لێرە پەیامە چی هەیە بۆ هەمووانە زۆر سەلامیان لێ ئەەکەم لە باتی مادی و ئینشاءڵڵا ببێ بە دەرس بۆ هەمومان ئینشاءڵڵا مادی ببێ بە دەرسێک بۆ هەمومان خۆشمان و ئەو خەڵکەیش کە ڕۆژێ بێ ئاوا ئێمەژە ڕۆین و توێشوێکمان پێ بێ هەمومان ئتر هەر بوارێ لە حدودی خوالانە دەن هەرچی ئەەکەن بۆ وڵاتیان بۆ دینیان ئینشاءڵڵا هەر بیکەن و بەردەوام بن لێبڕان ئینشاءڵڵا لێبڕانیان نەبێ هیوادارم ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم دادەبەخشان ببوورە ئەگەر دڵیشم بریندار کردبی یاگەر بە جۆرە لە جۆرەکان غەمبارم کردبیت زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی دیارە بینەرانی عزیز دیارە کاگمادی لە 2010 تا 2015 بەرنامەی بە هەورامی هەبوو لە کەناڵی ئاسمانی پەیامەوە یەکێک بوو لە وێزگەکانی کاگمادی کە زۆرترین خەباتی لە بوارەکەی خۆیدا توانی لەو ڕۆ خزمەت بە ئاواتەکانی خۆی بکە کە دیارە تا دوایین ساتەکانیش بەردەوام بوو ویشە لەو شتانی کە زۆر حەزی لێ بووەوە بوو کە بەرنامە پێشکەش بکە بە تایبەتی بەرنامەی هەورامی لەگەڵ شاعیران و نووسەرانی هەورامیدا بۆیە منەمەوێ بچمە ناو کەناڵی ئاسمانی پەیام و لەوێ لەگەڵ
بەڕێوەبەری ئەو کاتی کەناڵی ئاسمانی پەیام و ئێستای بەڕێوەبەری تۆڕی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵە زیاتر گفتوگۆ بکەم بزانم چۆن ئەوان دەرگایان بۆ کاگمادی کردەوە لە ماوەی ئەو 5 ساڵ زیاتر کە لە پەیاما خزمەتی کردووە تا چەندە جێپەنجەکانی هێشتا لەوێ بەدیارن بۆیە دوورمەکەونەوە ناوبڕێکی کوروەردەگرم و لە ناو کەناڵی ئاسمانی پەیامەوە پێتان دەگەمەوە. ئی دیوارەشمە ویندێش ئینە دیوار و چلەخانە و مەلاخدری ڕواریە ئینە بەدەستی وێژ ئیتەوە نیشەنیێنی یاگێ داخین کە ڕۆشنبیری مەحاڵە و هۆرامانی گلەیە چانەیەکەرە کە حکوومەت جێبوار و میدیایەنە لاژ نەکردنەوە ئەو هۆرامانی دۆسی قەیمی یارەکەی گیانی ماوات بەهەشت بۆ تۆ بیەی فانی یادگاری کۆنت ئینالامەوە تۆ کۆچت کرد و تەنها مامەوە. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە ئێستا لە ناو کەناڵی ئاسمانی پەیامم لەگەڵ بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ کە ئەو کاتە بەڕێوەبەری گشتی پەیام بووە لەو سەردەمەی کە کاک مەهدی بەرنامەی تیا پێشکەش کردووە. ئەم بەشەی بەرنامەکەم لەگەڵ کاک حاجی فارۆقا درێژەی پێدەم. کاک حاجی زۆر سپاس بۆ دەرفەتێکەوە منت بەخشی. ئەمێ لێوە دەست پێ بکەم کاک مەهدی چۆن پەیوەندی بە پەیامەوە کردووە چۆن بەرنامەی بە هەورامی درێژە پێدا چەندە ئەم بەرنامەیە درێژەی کێشا لە کەناڵی ئاسمانی پەیامە. بەنای خۆی بەخشندەی مێرەبان کاک مەهدی هەورامی یادی بەخێر گۆڕی پڕنۆر جێگای بەهەشت بێ ئینشاءڵڵا. ناسین و ئاشنایی ئێمە لەگەڵ کاک مەهدی پەیوەست نەبوو بە پێشکەشکردنی بەرنامە لە کەناڵی ئاسمانی پەیامە یان وادەی دەستپێکی کەناڵی ئاسمانی پەیام بەوەی ئەوەی کە ئێمە پێشتر لێک حیزبا لە یەک لایەنی سیاسی ئێمە کارمان کردبوو ئەو لە بوارەکەی خۆیان کە بواری ڕۆشنبیری و ڕاگەیاندن بوو کاری کردبوو ئاشنایەتیمان لەگەڵ کاک مەهدی هەبوو بۆیە کاک مەهدی لەگەڵ دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامە هەرزوو ڕێگەی خۆی دۆزیەوە و گەشتە ئەوەی کە پرۆپۆزەڵ پێشکەش بکە بەوەی کە لە کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی هەبێ. ئێمەش بەش بە حاڵی خۆمان بە هۆی گرنگی ناوچەی هەورامان لە لای ئێمە و ئەو مووقع و جێگەی کە ناوچەکە هەیەی و خەڵکەکەی هەیەی بە پێویستمان زانی بەوەی کە بەرنامەیەکمان هەبێت تایبەت بە هەورامی و هەورامەکان تایبەت بە کولتور و فۆلکلۆری هەورامی شێوەزارەکەی عادات و تەقالیدیان چونکە هێشتا تا ئەو کاتە خەڵکێکی زۆر ئاشنا نەبوو بوون بە هەورامیەکان و کولتور و عادەتیان. بۆیە کاک مەهدی ئەو کەسە بوو کە بتوانێت ئەو بەرنامە ئامادە بکە و پێشکەشی بکە. کاک مەهدی لە دەستپێکی بەرنامەکەیەوە کە لە 25/2009 دەستی پێکرد توانی خزمەتێکی باش بە کولتوری هەورامان لەلایەک و کەناڵی ئاسمانی پەیام لەلایەکی کە بکات چونکە خزمەتەکەی کاک مەهدی تەنها پێشکەشکردنی بەرنامەکە نەبوو بەرنامەی بە هەورامی کە خزمەت بێ بە کولتورەکە بە ئەندازی ئەو نەیش پێشکەشکردنی و ئامادەکردنی بەرنامەیەک لە کەناڵی ئاسمانی پەیامە بۆ خۆی گرنگی هەبووە تایبەتمەندێتی دەدا بە کەناڵی ئاسمانی پەیام بەوەی کە لە لای کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام هەورامیەکان گرنگی خۆیانیان هەیە و ئەو کولتور و عادات و تەقالیدانە لەو ناوچەیان بۆیە کاک مەهدی ئەو کەسە بوو کە ئێمە ئەو متمانەیە پێ بدەین و شایستەی ئەو متمانەیە بوو کە دەتوانم بڵێم لە ماوەی 76 حەڵقە لە بەرنامەکەی کە پێشکەشی کرد و وایش دەزانم زۆرترین ژمارەی ئەرک و چالاکیەکانی لە پێشکەشکردن و لە خزمەتی هونەری و بابەتی ڕۆشنبیریە لە بەرنامەی بە هەورامیا بۆ کە لە کەناڵی ئاسمانی پەیام پێشکەشی کردووە. ئەو ماوەی کە سەرقاڵی ئامادەکردنی بەرنامە بوو ئیمکاناتی پێدانی پەیام بۆ کاک مەهدی لەو ئاستەیە بوو کە بەرهەمی بەرنامەکانی هەبێت چکە زۆر جار هاوڕەکانی ئەو وەسفێدەنە پاڵ کە کەسێکی زۆر تێکۆشەر و ئانی ئاوات و ئارزوی ئەوە بوو کە خزمەت بە کەلتوری هەورامی بکە بە تایبەتی لە ڕێگەی بەرنامەکانیەوە. کاک مەهدی جیا لە هەر پێشکەشکاری کە ئامادەکارێکی کە کەمترین ئەرک و قورسایی دەخستە سەرشانی ئێمە هەموو بەرهەمەکەی دەتوانم بڵێم لەسەر توانای خۆی بوو
لە دیاریکردنی جێگاکان پەیداکردنی میوانەکان بەرهەمەکان کاتێک کە پێشکەشی دەکردن بە کەمترین تێچوون ئێمە بەرنمەکەی بۆ ئێمە پێشکەش دەکرد تەکلیفی زۆر کەم بوو لە سەرمان پیاوێکی خاکی بوو بەوەی کە ئەوەندەی دەویست خزمەت بە بەرنمەکەی و بە کولتوری هەورامان بکە ئەوە چاوی لە بوارە مادیەکە نەبوو بۆ خۆی چەنێکی دەست دەکەی و چەنێکی دەست ناکەوێت لەگەڵەوەی کە هیچ هەرگیز هیچ ڕۆژێەوە هیچ کاتێک مناقەشی لەگەڵ ئێمان نەکردەوە بەوەی کە چەندێک وەردەگرێت لە بەرامبەری بەرنمەکە بۆ خۆتانیش دەزانن کە ئەوانەی کە لەگەڵ ئێمە کار دەکەن لە ڕابردوو ئێستا شتێکی زۆر متەواضعانەمان پێیان داوە ئەوەی کەوای لێکردوون کە بەردەوام بن و ئەرک و قورسایی بخەنە سەرشانی خۆیان دڵسۆزیان بووە بۆ کارەکەیان کاک مادیش وەکو هەر کەسێکی کە زیاد دەتوانم بڵێم لە هەندێک کەسانی کەش دڵسۆزانە خەمخۆرانە بۆ ئەرکی سەرشانی خۆی بۆ پێشخستنی بەرنمەکەی خۆی یەکلایی کردبوویەوە هەموو بربەستەکانی دەبڕی کە وا دەزانم بربەستی زۆر داهاتنە ڕێگەی تا ئەندازەیەکیش کە ئێمە ڕوبەڕۆی یاسا کراینەوە لە یەکێک لە زنجیرە بەرنمەکانی کاکمەدیە کە تا ئێساش ئەو دۆسیە دانەخرا بەداخەوە کە کاکمادی بەجێ هێشتین بۆیە کاکمادی کەسێک بوو لە کاتی کارکردنا لەگەڵ یا ئاسوودە دەبوویت هیچ کێشە گیر و گرفتە ڕوبەڕوو نەدەبوویەوە بەشێک لە بەرنمەکانی کاکمەدی دیارە هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە چۆن بوو کام بەرنمەیە دەچووە بۆ نمونە ئەو دیوی سنوورەکان کاکمەدی بەهۆی پەیوەندیە کۆمەڵایەتی و ئەو ڕۆشنبیریەکانی خۆی لەگەڵ زۆربەی چین و توێژە ڕۆشنبیریەکانی چ ئەمدی و چ کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی ئەوانەی کە بە شێوەزاری هەورامی قسەیان دەکرد پەیوەندیەکی بەرفراوانی هەبوو بۆیە کاتێککە بەرنامی بە هەورامی لە کەناڵی ئاسمانی پێیان پێشکەش دەکراوە ئێمەش بینەری باشمان لە ڕۆژهەڵاتە بوو هەندێکی پێشنیاری خۆی و هەندێکیش تەڵە بوو داواکاری ڕۆشنبیرانی ئەودی و داوایان کرد کە کاکمەدی بەشێک لە بەرنمەکانی ئامادە لەوێ ئامادەیان بکاوە پێشکەشی بکە بۆیە ئێمەش بە خۆشحاڵیەوە زمینە سازیمان بۆ کرد چەند بەرنمەیەکی لەوێ پێشکەش کرد و بێگومان گواستنەوەی ئەو کولتورە جوانی هەورامانی تەخت و هەورامانی ڕۆژهەڵات و ئەو شێوە ڕەسەنایەتی کە لایەزا لە گوندنشینەکانی هەورامانە هەیە ئەو شێوە عیرفانیە جوانە پاک و منەزاهی کە لایەزا لە ناو خەڵکی هەورامانە هەیە بۆ خەڵکی گواستەوە یەکێک بوو لە شاکارەکانی کاکمەدی هەورامی کە لە بەرنامی باهورامیە پێشکەشی کرد ئەگەر سبەینی ڕاستی ئێستا کەناڵی ئاسمانی پەیام با بڵێن تەورێکی بەتیابەتی هەواڵ و سیاسەتە سبەی نەگەر بێت وەوە بەرنمەیەکی بە هەورامی دابنێنەوە یان بۆ نمونە کەناڵەکەتان بکرێتە کۆمەڵایەتی فراقی کاکمەدیتان دەبێت لەوەی کە بیە جارێکی ترەوە ڕۆتی جاران و خزمەتی جاران بگرێتە بەر مەحاڵە کەسەکان ینی هیچ کەسێ بێبەدیل نییە بەڵام مەحاڵە ئەو کەسە وەکو خۆی دروست ببێتەوە و بێتەوە کار مادی من پێم وایە تەنها مەهدیەکمانە بوو ئەو سیفەتە جوان و بەرز و بەڕێزانەی کە لە کاکمەدیە هەبوو لە ئەخلاقی بەرز لە خوڕۆژ لە بەشاشەت و ڕۆحسووکی لە تەعامل و تەحملکردنی بارودۆخە سەخت و ناڕەحەتیەکان هەڵسوکەوت لەگەڵ هەموو ئەو ناڕەحەتیانەی کە لە کاتی پێشکەشکردن و ئامادەکاری بەرنمەکە داهاتە بەردەمی هەرگیز نەبووە هۆکارێکە کاکمەدی کۆڵ بدا و دوور بکەوێتەوە بەڵکو ئێمە بەردەوام لە پاش کۆتایی هاتنی وادێ بەرنامەکەشکەیە کۆتا حەڵقی لە 24 دوانزەی تقریبان 2013 کۆتاییمان پێێنا ئەو لایەزار حەزی دەکرد کە بەردەوام بێ ئێمەش بە دوایەوە دەگەڕین کە سوود لە توانەکانی کاکمەدی وەربگرین ئەگەر لە شتی کەشاوێ بۆیە من وا دەزانم نمونەی کاکمەدی زۆر کەمن و مەحاڵە کەسێک بتوانێت جێگەی کاکمەدی بگرێتەوە کاکمەدی کوڕی کەناڵی ئاسمانی پەیام بوو ئێوەش کەواتە بەشێکن لەو داغداریەی کە لە بەوەفاتی تووشی هەموو خزب و کەس و نزیکەکانی بووە پەیامتان چی هەیە بۆ دۆست و هاوڕێیانی کاکمەدی واروەها بۆ خەڵکی هەورامان بەگشتی چووکە حەڵەقەی بینی هەورامیەکان و پەیام ڕەنگە کاکمەدی بۆ بێت ئەو سەفەری کاکمەدی کردی سەفەری هەمومانە کاکمەدی پێش ئێمە کەوت لەوانەیە هەرکەم لە ئێمەش ڕۆژێک بێت و پێش بکەینەوە بڕۆین بەڵام خۆشببختی بۆ کەسێک کەوک و کاکمەدی دەڕات هاوڵ و براکان و خزم و کەسوکاری و هاوکارەکانی بۆی بەداخ بن تەمەنا دەکەم خۆی گەورە لە گوناهەکانی خۆش بێ جێگای بەهەژوێ لەگەڵ پیاوچاکان و شەیدان و ساڵحانە حەشری بکات و ئێمەش بتوانین
ئەخلاق و خوڕەوشتەی کە کاک مەهدی پێڕازێنرا بوو کاک مەهدی لە خۆیان بەرجەسی کرد بوو ئێمە و هاوکارانیشم بتوانین کە هەماسیفەتی باش و جوان و ئەخلاقی بەرز و پەسەند لە خۆمانە بەدی بێنین بۆ ئەوەی کە ئەگەر نەمانتوانین لە کاتی ژیانمانە سەرنجی خەڵکی ڕاکێشین با لە پاش مردنمان خەڵکی یادی چاکەمان بکەن. زۆر سپاس کاک حاجی فاروق بۆ دەرفەتەی کە بە منت بەخشی. بینەرانی عزیز دێمەوە لای ئێوە ئەمێ ئاماژە بەوە بکەم کە ئەگەر کاک مەهدی لەناو هەمومانە لەناو هەمووتانە لەناو خزم و کەسوکار و ئەمانە شاگەرون بێ لێرە لە کەناڵی ئاسمانی پەیام ون نابێ و شوێنی هەمیشە دیارە و ڕابردووی هەمووی لێرە کۆک دەکرێتەوە. من لە بەشێکی تری بەرنامەکەیە لەگەڵ چەند دۆست و هاوڕێیەکی نزیک و هەروەها نووسری هەورامیەکان لەناو باخێک لە باخەکانی هەورەماندا بێ پێتان شار دەبمەوە ناوبڕێک وەردەگرم و دەچمە ئەوێ دێمەوە لاتان. دوور و نزیک تەماشە و مەحاڵە هۆرامانی کەری زەریفی وینی زەریفی و هەر مشتێوەش تابلوی ڕەنگینە و فڵچە و مەلەکوتی پێشکەوتن کار و بە ڕەنگ و گەلاویژی نەقاشی مەحاڵیشەم تەنەرە چیر و هەر ڕەنگی و دڵی و چیر و هەر جوڵی و عەشقی نەخش و ژیواش کێشان. ئازیز دیاورن واڵی دواو من ئەلوەداوی ئاخر ئەوە ناماو من دەوڵەتەکەی وەسڵ پاو نەزەواڵەن جاورێ و تەردیڵەن بەڵاڵ مەحاڵەن ساو دڵم وەشکەر و ئیلتفاوتێ لاکرە لاوە ڕووین و ساوتێ باو بەیۆشنۆی شیرین ڕاوزەکەڵ گۆش دەرۆلاوڵێ مەینەوداوزەکەڵ ئاخر سەفەرەن ڕاو خەیلێ دوورەن منزڵ بێپایان ڕۆشە زەرورەن دینڵ تۆشەی چەم مەیدڵ تۆشەی دڵ ڕاوزڵ تۆشەی گۆش منزڵ وە منزڵ کێزاو نۆچون بۆ ئەی دنیاوی باڵی باو بەیۆ نەبەی گردە نازاڵی عزیزم دووریت کرداش بێقەرار چینەی زیاتر نەمەن ئینتیزار هاڕاگا و چەمیم ئینا ڕاتەنێ بۆرێ منزڵم پاش بنیەوەنێ ها مردم ڕێزام بۆ کەرم شەنێ غێرجە تۆ زیاتر کێ خەتاش هەنێ جەرگم بێپارە بە تیری دووریت ئیتر وەسێشا تەمی مەهجووریت بۆرێ سەردەوە هەوار و دڵی چۆڵش نەکەری ئی باخ و گوڵی باپەپوو هەرگیز چەنەش نەوانۆ تۆ بەجانشین ئاڵپاڵ مەشانۆ. ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی مەهدی هەورامی بە ناونیشانی بێقەرار. ئەم بەشەی بەرنامەکەم لەگەڵ بەشێک لە هاوڕێیانی شاعیر و نووسەری کاک مەهدی و بەشێک لە هونەردۆستانی هەورامی و بەشێک لەوانەی کە چەند کاتژمێرێک پێش وەفاتی قەول و قەراری هەبوو لەوەی کە مقابلەیان بکات بۆی کە زیاتر خزمەت بە هونەری بەتایبەتی هەورامی بکات. زۆر سپاس بۆ میوانەکانم کە ئەم دەرفەتیان بە من بەخشیوە کاک وەرزێر مامۆستا جەمال کاگەرکانی مسەور وەروها کاک یعقوبی هونەرمەند. دەچمە لای کاک وەرزێر و لەوە دەست پێ ئەەکەم. کاک وەرزێر ئەمەوێت لەوە دەست پێ بکەم و بپرسم ئایا چۆن کاک مەهدی ناسی و دوجار پێم وایە قەول و قەرارێکتان هەبوو لە چەند کاتژمێرێک پێش وەفاتی لەوەی کە یەکتر ببینن قەول و قەرارەکەتان لەسەر چی بوو؟ سەرەتا بەنای خوای گەورە دەستخۆشی لە جەنابیشتانەکەم بۆ ئەم بەرنامەیە پرسە و سەرخۆشی خۆم دووبارەکەمەوە بە بۆنەی کۆچی دوایی هاوڕێمان کاک مەهدی هەورامی خوای گەورە ڕۆحی ئاسوودە و شاد کات و بە باشتی بەرینی شادکە. سەرەتا یەکتر ناسیمان لەگەڵ مەهدی هەورامی گەڕێتەوە بۆ ساڵی 2000 ئەو کاتە لەگەڵ چەند نووسەر و ڕۆشنبیرێکا کە جەنابی مامۆستا جەمالیش لەگەڵمان هەبوو وەفدێک بووین بۆ بەشداریکردن لە کۆنگرەی هەورامانشناسی لە شاری سنەی کوردستانی ڕۆژهەڵات. لەوێەوە من مەهدی هەورامیم وەکو هاوڕێ ناسی بەڵام پێشتر ئاشنا بووم بە بەرنامەکانی کە پێشکەشیەکردن بەرنامە هەورامیەکانی. دواتریش من لە ساڵی 2001 کە بووم بە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە هەڵەبجە ئەو وەکو کارمەندێک لە تەلەڤیزیۆن کاریە کرد. یعنی ئەم کوڕە ئەوە نەبوو تەنها ئیشێکی دیاریکراوی بیتێ و پابند بێ بەو ئیشەوە و ئیتر هیچ ئیشێکی تر نەکا. ئەو سەرڕای ئەوەی کە
بەرنامەی گۆڵزاری هەورامانی پێشکەشە کرد ئامادەیە کرد و پێشکەشە کرد و لەو فترەیە بە وەفدێک وەکو بۆ ئامادەکردنی چەند ئەڵلقەیەکی بەرنمەکە سەردانی ئێرانی کرد دوایش کە گەڕایەوە هەر بەردەوام بوو لێرە بۆ پێشکەشکردنی بەرنمەکان و لە تەلەڤیزیۆنیش وەکو کارمەندێک لە بەشی کۆنتترۆل بێت لە بەشی ئامادەکردنی بەرنمەکان بێت لە تۆمارکردنی هەواڵ و هەر کارێکی تر بەهاتایە بەردەمی ئەم کوڕە مانوبوونی نێزانی ینی بێتاقەت نەبوو زۆر دڵسۆز بوو بۆ کارەکەی خۆی هەرگیز گوێی بەوە نەیەدا کە ئەمە لە بەرامبەر مادەیە بکایە لە بەرامبەر ئەوە ناوێکی هەبێ یا لە تەنها کارکردنی مەهدی هەورامی بۆ ئەوە بوو بۆ دڵسۆزی بوو بۆ کارەکەی بۆ پێشخستنی کارەکەی بۆ ئەو بەرنمەیە کە خۆی بڕوای پێ هەبوو ئەم قسانش کە ئێمە ئیکەین بە دەر لەوەیە کە حاڵەتە تەقلیدیەکە کە ئاڵێن هەچ کەسێک کە مرد لە دوای خۆی وەصف و مەدحوسە نایەکرێ بەڵام بەڕاستی یانی تۆ ئەگەر ئێستا گوزەرێ بکەی بە ناو هاوڕەکانی مەهدی هەورامیا هەموو شایەتی ئەوە ئەدەن کە لە حیاتیشە لە کاتێکیش کە لە ژیانیا بووە ئێمە ئەم قسانەمان سەبارەت بە مەهدی کردووە نەک ئەوەی بڵین کە ئێستا لە ناومانە نەماوە کۆچی دوایی کردووە ئێمە مەدحوسە نایەکەین یعنی تەنانەت لە ژیانی خۆشیە ئێمە نەک ڕوبەڕوو لە پاشمرە خۆی عادەتی مرۆڤ وایە لە پاشمرە هەمیشە غیبەتی خەڵکیەکە بەڵام ئێمە ڕوبەڕوو قسەمان پێ ئەوت و لی تووڕە بووین بەڵام لە پاشمرە هەمیشە مەدحمان کردووە چونکە زانیمانە چ کوڕێکە کوڕێک بووە کە هەرگیز پێکەنین لە ڕوخساری نەبراوە کوڕێک بوو مەسەن تووڕەبوونی نەیەزانی ئەنی من کۆمەڵێکی زۆر کارمەند لە بەردەستما بوون لەو تەلەڤیزیۆنە بە حکمی ئەوەی تۆ بەڕێوەبەربی لە هەر شوێنەکە تەماسێک هەیە لەگەڵ کارمەندەکان و لەوانێت تووڕەبوون و عاجز بوون و بۆ دڵسۆزی بۆ ئیشەکەیە هەموو ئەو شتانێک کە کرێت لەوانێک کارمەندی وە ئەگەر قسەیەکی تۆزە بەرزم لەگەڵا کرد بێ یان ڕخنەیەکم لێگرت بێ عاجز بوو بێت و تا ماوەیەک مەسەن یا ئەو خۆی لایەوە لە من یا من مەسەن قسەم لەگەڵانە کردوێتەوە بەڵام ئەم کوڕە بە پێچوانە لی تووڕەبووی بە بێدەنگەکەی خۆی تەریقیە کردیتەوە هاوارت بەسەرا کرد ئەو بە پێکەنین تۆی بەکردەوە یعنی کوڕێک بوو من لە بەرهەمێکیشما ئاماژم بۆ کردو لە کوڕی ئەم سەردەمە و ئەم زەمانە نێت ئەو سەردەمە لە ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامیدا ئیمکاناتی داراییتان چۆن بوو کە بۆن منە کەسێک و کاگمادی دەچووە بۆن منە هەورامانی ڕۆژەڵاتی کوردستان لەوێ بەرنامەی تۆمار دەکرد یا لە لادی هەورامیەکانی ئێرەدا بەرنامەی تۆمار دەکرد لە ڕووی مادیەوە تا چەندە بۆن منە سوودی مادی وەردەکرد یا ئامانجی زیاتر خزمەتکردن بوو بە هونەری وەک عەرزم کردن پێشتر ئەو ئامانجەوە نەبوو مەسەن هیچ دەستکەوتێکی مادی دەستکەوێ تەنها ئەوەنە تۆ کار ئاسانی بۆ بکەی بەرنمەکەی بکات مەسەن کاسێتێکی بۆ بکڕی کامێرەکەی بۆ دابین بکەی کەسێکی لەگەڵا کرێی ئۆتۆمبیلەکەی بێتە ینی جاروا بۆ ئەگەر کرێسارەکەی شت بۆ دابین نەکرایە ئەو خۆی گوێی ینی نەیەوت من کرێسارم بۆ دابین ناکرێت و یان نەسریەم بۆ دابین ناکرێت من ئەم بەرنمەیە ناکەم یانی تۆ ئەگەر زۆری شێ بکرێت بوتە ئەگە وەختی نییە نەسری نییە پارە نییە کاتی ئەوە نیە بەرنامە ئەو ئەوت لەسەر حسابی خۆم من ئەو بەرنمەیە هەر ئەەکەم و ئامادەیەکەم یعنی ئەو هەموو ئامانجی ئەوە بوو کە خزمەت بەو بەرنامە و بەو ڕێبازە و بەو منهەجە بکە کە خۆی بڕوای پێ هەبووە حەزی ئەکرد پێشی بخات و بەرەو پێشەوەی ببات دوایین قەول و قەرار و قسە و باس و یەکتر بینینتان کەی بوو چوارشەمە بوو چوارشەمە لە مۆنۆمنتی هەڵەبجە یەکترمان بینی مەراسیمێک بوو دەستگای ئایدیا و یەکێتی ڕۆژنامە نووسانی کوردستان لەقی هەڵەبجە خەڵاتیان بەسەر ژمارەیەک نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسە پێشکەشەکە یەکێک لەوانیش کە دیاری کراوە ئەو خەڵاتە وەرگێ کاک مەهدی هەورامی بوو ئێمە لە تەنیژێکەوە دانیشت بووین دوای کە مەراسیمەکە تاوا بۆ هاتینە دەرەوتی مامۆستا ژمارەکەتم لا نەماوە ژمارەکەتم بەرێ با خزنی کەمەوە چونکە ئەمەوێت لەم ماوەیە بەرنمەیەک ئامادەکەم گوڵزاری هەورامان دەست پێ بکەمەوە بەرنمەیەک ئامادەیەکەم پرسیارێکیش ئاراستی تۆەکەم سەبارەت بە جوانی و ئێستاتیکا لە هونەر و ئەدەبی هەورامانە ئایا هەورامان خۆی جوانەکە ئەدەب و هونەرەکەی جوان بووە یان ئەدەب و هونەرەکە کاریگەری کردوتە سەر جوانی هەورامان تی ئەمانەوە قسە لەسەر ئەم باسە بکەین من خۆم ئامادەیە کرد بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئەوە بوو بەداخەوە ئێوارەی ڕۆژی هەینی هەواڵی وەفاتی من لە ڕێگەی فێسبووکەوە زانیم دوایش ئەو هاوڕێیانە کە سەردەمێک بوو پێکەوە بووین لە تەلەڤیزیۆن و هاوڕێتیمان هەبوو بە تەلەفۆن ئاگادیاران کردنەوە بەڕاستی ینی تا
ئەو ساتەش نەوان خستە ناو گۆڕەکە بڕوامان نەیەکرد کە کۆچی دوایی کرد ینی کۆچێکی زۆر کت و پڕ لە ناکاو بوو لێ خۆش بێ دیارە شتێکرد لەسەر نووسیوە چکە لە هینەکەشا باسێکت کردووە لە شیعرەکەی کە نووسیوتە لەسەری خوێنمەوە لەوەی کە خۆی هەم کامێرامان بوو هەم پێشکەشکار بوو هەم هەموو ئیشێکیەکردەوەش لە قسەکان تاوەسفت کرد بەس چۆن بووم شیعرەت لەسەر نووسی من ینی زۆر کەم حاڵەتەیە کاریگەری لەسرم هەبێت و بتوانم شیعری بۆ بنووسم یا بتوانم دانیشم شعر دروستکەم ینی ئەگەر ئەو حاڵەتە خۆی کاریگەری ینی وام لێ کاکە ئەبێ ئیلا ئەو شعرە بنووسم ئەو شتە بنووسم بەڕاستی مەرگی کاک مەهدی یەکێک بوو لەو شتانەی کە ینی زۆری بۆ هێنام کە من ئەو شتە بنووسم ئەو بابەتە ژیان ئەو دقیقە نووسیم ینی کورتکراوەیەکی سیفەتەکانی کاک مەهدیە کە من لەو دقا کۆم کردوێتەوە نووسیومە بێگومان ینی وەکو عەرزم کردن لە پێشەوە کاک مەهدی گوێی نایە کە تۆ بڵێ من تەنها ئەم ئیشە ئەمە ئیشی منە من ئیشێکی تر ناکەم ینی زۆر کەسێ ئەڵێ ئەمە ئیشی منە و ئیشی تۆیە یا ئیشی یەکێکی ترە من پێ هەڵناسم ئەو ئامادە بوو خۆی کامێرامان بێ خۆی ئامادەکار بوو خۆی پێشکەشکار بوو خۆی کارمەند بوو خۆی تەنانەت ئەگەر ڕاپارەی بۆ بەرنامەکانیش کۆوە کردەوە نەیە هات تەکلیف بکات یان بگەڕێ حازر خۆر نەبوو بێتە ینی ئەو بەڕاستی دڵسۆز بوو بۆ کارەکەی خۆی ینی بە مانای وشە ئەو کوڕێک بوو کە زۆر دڵسۆز بوو بۆ کارەکەی و زۆر حەزی بە پێشخستن و پێشکەوتنی کارەکانی خۆی یەکرد ئێستا گەر بکرێ ئەوەی کە لەسەر نووسیوە بۆمان بخوێنیتەوە کاک ڕقی لێت بوو کەنەت ئەزانی ڕق چییە زیزبوون لێت زیز ئەبوو کە ئەیزانی بینت لەگەڵ یا خۆش نییە پێکەنین لێت بێزار ئەبوو کە ئەیبینی ڕێگە نادەی لە ڕوخسارت بێتە خوارێ شەرمی لێ ئەکردی کە تۆی ئەدی حەیا لە سیمات ئەبارێ ئەرێ بەڕاست تۆ کوڕی چ سەردەمێ بووی کە قەت لە ئێستا نەئەچووی هیلاکیت ماندوو کردبوو کە چی خۆت ماندوو نەئەبووی پێشمەرگە بووی هەر بە شاشە هەڵەگەڕای شێوەکار بووی فڵچە ڕەنگی لادا ئەنای شاعیر بووی تو شیعرت ئەکرد بە بەرامە پێشکەشکار و وێنەگر بووی هەورامانت ئەکرد بە گۆرانی و چامە لە سەفەر و لە سەیرانە لە پیاسە و لە گەڕانە چەند هاوڕاز و خەمڕەوێن بووی کەڕێت ئەکرد لەگەڵمانە ئیتر سەیران تامی نەما گەڕان و پیاسەی ناوباخان قاچی وشک بوو ئەژنۆی چەما ئاخر بێتۆ وەجاخی سەیران چۆن گەشت ئەبێتەوە کێوەکو تۆون ئەبێت و دیار نامێنێ و لە پاش کەمێک بە کۆڵێک چیلکەودارەوە دەرکەوێ و بگەڕێتەوە دانیشە برا دەئیتر بەسە چیەکەی هەمومانت فێری تەمبەڵی کردووە لەو ساتەوە لەم تەڵانەدا دانیشتوین تۆ هەردیت و دەجوڵێیت و ئێمەش هێشتا دەستمان بۆ هیچ نەبردووە بێدانیشە کۆپلە شعرێکی هەورامی بخوێنەوە یادگاری بەرنامەیەکی بەهۆرامی یان گوڵزاری هەورامان بگێڕەرەوە مەڵێ نایەم ئیتر ئەڕۆم نایەمەوە بۆ ئەتەوێ لە پاش ئەم هەموو تەمەنە تازە بە تازە زویر بی و دڵمان لە خۆت بڕەنجێنی نانا ئەوە هەرگیز تۆ نیت پشت هەڵکەیت و بڕۆیت و ئیتر جارێتر نەمان دوێن دەست خۆش بێ ساوەرزێر زۆر سپاس مامۆستا جەمال پێشەوەی بێمە لای جەنابەت دەمێ بچمە لای کاک یاقوب بزانم کاک یاقوب چی هەیە لەسەر کاک مەهدی و کاک مەهدیش دیارە لە بەرنامەکانیە زۆر جار بەرەوکیەوەی هونەرمەندەکانی دەکرد بۆ زیاتر ڕازاندنەوەی بەرنامەکانی هیچ بیرەوەریەکت هەیە لەگەڵ کاک مەهدیە لەوەی کە پێکەوە بەرنامە شتان تۆمار کرد بێت لەسەر بەرنامەی بە هەورامی یا خود گوڵزاری هەورامان سەرەتا دەستخۆشیێکی بێپایانم بۆ جەنابەت بۆ سازدانی ئەم بەرنامەیە بەڕاستی خۆشەویستی کاکە مەهدی بە بەرنامەیەک و بە دیدارێک و بە سەد دیداریش وەکو مامۆستا تەوزیعی پێم وا بێ ئێمە ناتوانین حەقێکی وا بێن بە کاکە مەهدی. کاکە مەهدی هاوڕێیەکی زۆر عزیز و خۆشەویستی هەموو لایەکمان بوو، بەڕاستی هونەردۆز بوو، لەگەڵ ئێمە
زۆربەی کات هەر کاتێ ڕێ بکردایەتە هەورامانە و کاتە من لە سۆسەکان جیانشین بووم لەوێ ژیانم بەسەرە برد هەموو جارێکە هاتەوێ یەکتریمانە بینی ئیتر بۆ ئەگەر بەرنامەشمان نەکردایە لە نزیکەوە یەکتریمانە بین و بە قسە خۆشەکانی دڵخۆشیە کردین کاکە مەهدی خەڵکێک بوو بەڕاستی هەر شتێک بڵێن ئێمە لێرەوە چێتە قاڵبی ئەو وشەیە یا ئەو قسە جوانی کە مامۆستا تەوزیحی پێیا خەڵک ئەڵێ هەر کەسێک کە مرد دوای مردنی وەسفی بە شان و باڵیا هەڵەیەن و پیان و بەڵام کاکە مەهدی بەڕاستی پێشمردنیشی خەڵکێک بۆ کە توانیوێتی جێگەیەکی تایبەتی خۆی لە ناو دڵی ئەو کەسانەدا بکاتەوە کە هاوڕێ و هاوبیر و هاونشینی بن چیت هەیە لەوەی کە بەسەر کاک مەهدی بیڵێ بۆمان چیت حازر کردووە پێم خۆش بوو لەم بەرنامە و لەم دیدارە تایبەتەدا بە بۆنەی کۆچی دوایی کاکە مەهدی هەورامی گۆڕەکەی پڕبێ لە نور خوای پەروەردگار ئینشاءڵڵا بە بەهەشتی شاد بکات پێم خۆشە بێمە خزمەتی ئێوە و بینەرانی بەڕێزیش بە گۆرانیەکی هەورامی کە ئاوازەکەی فۆلکلۆرە و بە تێکستە شعری هەردوو مامۆسای شاعری خۆشەویست و هاوڕێی کاکە مەهدی کە بۆ کۆچی دوایی پێم وابێ کاکە مەهدی نووسیویانە ئەگەر بە هەڵە نەچوو بم منیش پێم خۆشە لەم دیدارە تایبەتەدا پێشکەشی ئێوە و تەواوی بینەرە بەڕێزەکانی بکەم دەست خۆش بێ فەرموو دیسان زامێ تەرێ دریاوە جەواسێ تیگی دریا یەکجارێ ئاواز و بەواستێ دیسان مەرگی تۆ گرتش داماوانێ ئاماوە وەسۆ ئیشی زەماوانێ بەهەشت بوومەوەت فردەوس هەوارێ گوڵشەن بوویا گڵێ لانە و نزاوارێ چون تۆ کەسی ویە ئیماندار و پاوەگێ بەحەق شناسا خوای تەنیا و تاوەگێ هیزی تۆ ئامایی هیزی تۆ ئامایی سەرزان و کەواردا ئارۆکی لوای منۆ نەبەرێدا تۆ ئامای چەندیمێ کەری نەدیێدا یان خوا حافیزی کەرینەنێ سەفەر سڵامەدێ هەوارۆ گوڵێ سەفەر سڵامەدێ هەوارۆ گوڵێ بەهەشت شەمەڕاو دیدار و تۆ بەهەشت شەمەڕاو دیدار و تۆ ئەمەیان هیچ چێ بوو ئەمەی کە ئێستا خوێنتەوە وەکو عەرزم کردی هەردوو تێکستە شێعرەکەت تێکەڵاوە ئەو بەشەی خوارەوەی هی مامۆستا ئیبراهیم عەبدولکەریمە کە ناسراوە بە یاوەر هەورامی بۆ کۆچی دوایی کاگە برایم لە ئەوە لەو ئانووساتان و سیوێتی ئەوەی پێشوشی هی کاکە فایقی دەرەمەڕیە نازانم ناتوانم تەوزیح بم بەو کاتێک کە نووسیوێتی بەس هەردووکیانە گونجێ بەس ئەمەی خوارەوە تایبەتە بە کۆچی دوایی کاکە مەهدی هەورامی دەستی تۆ شوانیش خۆش بێ هەمیشە دەنگی تۆ هەر ڕازاوە و دەستیێوانیش هەمیشە هەر خامەیان ڕەنگین بێ ئینشاءڵڵا دێمە لای مامۆستا جەمال مامۆستا مەهدی هەورامی پێش وەفاتی چەند کاتژمێرێک پێش وەفاتی لە لای جەنابەت بووە وەکەوەی دیارە لەگەڵ کاگەرکانە پێکەوە ئەمیش مسەوری بۆ کردووە
بۆچی هاتوۆتە لای تۆ ئەوەندەی کە مەهدید ناسیوە تا چەندە خزمەتی بەڕاستی بە هونەر و ئەدەبی هەورانیەکان کردووە سەرەتا بەخێر هاتنی ئەوە ئەەکەم و سەوابی فاتحەیەکی ژەنێرم بۆ ڕۆحی پاکی کاکەمادی هەورامی من لە کۆتایی قەڕنی 20 کە ئەکاتە 1970 ئەوانەکە کەناڵی تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی کەوتەکار لەو کاتەوەی تر کاکەمادی هەورامی ئەناسم چونکە ئاهات بۆ لام و مقابلەیە کردم یا من شعرم بۆ ئەو ئەنارد ئەی خوێندەوە و ئێتر ئەوە پەیوەندیەکی گەرم بوو لە بینمانە ئەو پەیوەندیە نەبڕاوە ئەنجار لە چەند مناسبەیەکیشدا لە کۆنفرانس و لە مەراسیمی جۆر بە جۆرە لە سلێمانی و لە سنە و هەروەها لە هەڵەبجە و لە شوێنانی تردا هەر بە یەک گەیشتون و سەردانمان بووە پێکەوە کاکەمادی بەڕاستی خزمەتەکەی ئەوەنە دیارە خزمەتی هەم بە هەورامان و هەم بە ملەتی کورد و هەم بە مسلمانان کردووە وابزانم ئیتر پێویستی بەوە نییە ئیشارەتی بۆ بکرێەوە کوڵێن کە خۆ دەرهات پێویستی بە ئیشارەت نییە مانگ دەرهات پێویستی بە ئیشارەت نییە چونکە وازەحە لە ڕاستیدا ئەم دوجارەکە من کاکە مادی هەورامیم بینی و بە خزمەتی گەیشتم بزەبت ڕۆژی پێنجشەممە سێنزەی مانگی حەوت بوو لە ماڵ و مسەر لە بەیانی خەریکی نووسین بووم تەلەفۆنێکم بۆ هات کاکە مادی بوو داوای لێ کردم کە مقابلەیەکم بێتە لامان و مقابلەیەکم بکە پێم وت کەی وەختەکەی دیارەکەیت ئامادەگی خۆم بۆ نیشاندا وتی هەر ئێستا حەز ئەەکەم بێم برادرانێکم لەگەڵ و لە خورماڵیشدام ئەگەر ئامادەگی هەبێ منیش یم پێم وت یاخوا بە خێر بن بەسەر چاو من ئامادەم و لە خزمەتتانام ئەو وەختە تەشریفی هێنا لەگەڵ کاگەرکان و برایەکی تریش بوون سێ کەس بوون سەبارەت بەوەی کە مامۆستا وەرزیار ڕۆشنی کردەوە مەبەست لە مقابلەکە لەگەڵ منان کردی سەبارەت بەوە بوو کە شاعیرانی هەورامی لە کاریگەری سروشتی هەورامانیان لەسرە یاخۆ هەر خۆیان خاوەن باران لەسەر ئەو باسانە ڕۆشتون و مقابلەیەکی دوور و دەژمان کە زیاتر لە سەعاتێک ئەنجا تەشریفی بر بەڵام پێش ئەوەی تەشریف بات و بڕۆن لە ماڵەوە دەرچن داوای لێ کردم وتی تۆ بیستومە شعر و سرودی مناڵانیش زۆر هەیە لەبەرەوە داوا لێ یەکەم جارێکی تر ئامادەبی بگەڕێمەوە بۆلا بۆ ئەوەی مقابلەیەکش لەگەڵا بکەم سەبارەت بە سرودی مناڵان و پەروەردەی مناڵان منیش ئامادەگی خۆم بۆ نیشاندا ئیتر بەتەما بووم هەر بە بیرمانە ئاهادیا بە بیری ئەویشانات کە ڕۆژێ لە ڕۆژان بەم زوانە مەرگیەخەی ئەگرێ ڕۆژی پێنجشەممە و بۆ ئێوارەکەی ڕۆژی ژمعە سەعات حەوت گوێم لە دەنگ و بازگرت لە کەناڵی پەیام هەواڵی مەرگی کاکەمادیدا کە من بە هەواڵە بەڕاستی سەربووم و ئەو پەڕی خەفەتباری دایگرتم و هەرگیز تاماویشم ساتێ باوەڕ ناکەم کاکەمادیم لەبیر بچێتەوە زۆر باشە مامەسا بڕات وایە ئەوە سروشتی هەورامی و هەورامان بوو کاریگەری بەسەر ئەو خزمەتە زۆرەوە هەبوو کە مادی بتوانێت بیکە کاریگەری بەسەر مادیەوە هەبوو یا سروشتی مەهدی بوو کە دەیتوانی خزمەت بە هونەری هەورامی بکات دیارە ناتوانین کاریگەری هەورامان و جوانی ئەو جوانێ سروشتەی کە خوا بەخشیەتی بە هەورامان لای بین بەڵام خۆ هەورامیەکان هەموو هەر هەمان کاریگەریان لەسرە ئەی بۆچی کاکەمادی توانی ئەو هەموو چالاکیە بنوێنێ کەواتە خۆی ئامادەگیەکی چاکی تیا بووە کە ئەو کارە بکە و لە پاڵ ئەوەشدا خۆی گەورە بەهرەیەکی شاعیرەتی و دڵسۆزیەکی باشی پێبەخشی بوو بۆ ئەوەی بتوانێت ئەو کارانە ئەنجام بە مامۆستا بۆچی بە تایبەتی لەناو ئەوانەی کە شعری و شعر و هونەرمەندن لەناو هەورامیەکانە بەگشتی شعریان پەرتەوازە دەبێت بۆ نمونە دوای وەفاتی کاکمادی چەندین شعری هەیە ئێستا چی لێ دەکرێت بۆچی ناوەندێک نییە بۆی کە ئەو شعرە هەورامیانە هەمووی کۆ بکەنەوە بۆچی کەس نییە خەمیان لەمانە بخوا هەیە ئێمە نەمانزانیەوە یا بەڕاستی بوونی نییە دەڵێ من تەمەنم لە هەمووتان زیاترە ڕۆژگارێکم بەبیر دێتەوە کە هەورامیەکان هیچ شتێ نەبوون تەنها هەورامی بوون بەڵام ئەمە هات
زروف وای هێنا پێشەوە شتەکە هەڵگەڕایەوە ئێستا هەورامیەکان هەموو شتێکن بێژگە لە هەورامی ئەتوانی بڵێ هەموو شتێکن بێژگە لە هەورامی هەر هەورامی نین کە ئەمەش لە بناغەکە هەڵوەشایەوە ئیتر دیارە هەموو کەسێ پشت دەکاتە یەکتر و کەسیش لەگەڵ کەسای نییە و هەرواشی لێت نەک هەر بۆ کاکەمادی کە شەکانی پرش و بەڵاوە بەڵکو زۆربەی کاری شاعران و ئەدیبانمان هەر وایە ئیتر تەنها کەسانێک لێ ئەپرسنەوە کە لەو کۆمەڵە بێ یا لەو تیرێ بێ بەڕاستی سیاسە دوای کرد هەورامیەکانی وا لێ کرد کە کەس لە کەس نەپرسێتەوە و حیساب تەنها بۆ حیزبایەتی و سیاست و ئەو جۆرەشتانە بکرێت ئیتر قەومایەتی و خزمایەتی و ڕۆحی هاوڵاتی و هاوژیانیمان بەجارێکا لەبییر چۆ هەر ئەوەیە ئێستش جەناب کە پرسیارەکە خۆی سەبەکەی شارەکانیان شارەکان پەرتەوازن بەم شیعرانە و بۆ بەرنامانی کە هی بۆ توانیوێتی خزمەتێک بکە بە هونەر و ئەدەبی هەورامی ئەوەی کە توانیوێتی قسووری نەکردووە و کەم تەرخەمیتیان نەکردووە زۆر بە زیایشەوە پێشکەشی کردووە و ئەتوانم بڵێم هەمومان وەکو هەورامی قەرزاری کاکەمادین بەڕاستی وەکو مامۆستا وەرزێر و ژەنابتان کەسانی تریش ئیشارەتیان بۆ کرد ئەوەنە ڕووخۆش و کارکردە و ئەوەنە تێکۆشەر بوو ئینسان نازانێت لە چەند ڕوویەکەوە تعریفی بکە بەڕاستی ئەو لەوەی ئەیتوانی زیاتریشی کرد دەست خۆش مامۆستاگیان سپاس دەکەم دیارە بینەرانی عزیز کاک مەهدی کە نزیک بە 15 ساڵ بەردەوام بوو لە پێشکەشکردنی دوو بەرنامەیەکێک گوڵزاری هەورامان بوو کە پێشتر لە تەلەڤیزیۆنی بزوتنەوەی و کاتەی ئیسلامی پێشکەشی دەکرد و دوجاریش لە ساڵی 2009ەوە دەستی کرد بە بەرنامەی باهورامی لە کەناڵی ئاسمانی پەیام و تا 2015 بەردەوام بوو یەکێک لەوانی کە بە درێژایی ئەتوانم بڵێم لەم 15 ساڵە ڕەنگە 13 ساڵی کامێرەمانی مەهدی بوو بێت وەتوانی بێتی لە زۆربەی بەرنامەکانە بۆ من ئەو بۆی تۆمار کردووە ویش کاک ئەرکان ساڵح بۆ کەمەوە بچمە لای و بزانم ئەو چه بیرەوەریەکیە لەگەڵ کاک مەهدی و چۆن ئەمان دەیانتوانی ئەم بەرنامانە پێشکەش بکەن ئایا بۆیان ئاسان بوو لەوەی کە بۆ نمونە هەموو لادەکانی هەورامان لە چ لە هەرێمی کوردستان و چ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو دەگەڕان و بەرنمەیان تۆمار دەکرد چۆنە بوو بزانین چه بیرەوەریەکمان بۆ باسەکە کاگەرکان سواز کاجەلال خۆشی لێ یەکەم سەرەتا ئیشی کارکردنی من لەگەڵ کاک مەهدی ساڵی 2004 بوو 2002 بوو وەک مامۆستا وەرزێر ئیشارەتی پێکرد سەردەمی بزوتنەوە بوو لە تەلەڤیزیۆنی بزوتنەوە کارمان کرد ئەو سەردەمەیە ئیش و کار تۆزە ناڕەحەت بوو زۆر سەخت بوو لەوەی کە مامۆستا وەرزێر وتی فەرمووی ئێمە نە پارەمان نەبوو سیارەمان نەبوو توانای ئیشکردنمان زۆر سەخت بوو ناڕەحەتی زۆر ئەهاتە پێشمان یعنی بگرە کە سیارە نەبوو زۆر جار بە پێ ینی لە ناو شارەوە بۆ دەرەوەی شار بە کامێرێک و بەستاندێکەوە و کامێری و کاتێش کە وەک ئێستا نەبوو زۆر قورس بوو بە پێ ینی ئەڕۆشتین بۆ ئیشەکان تەنانەت لەم ڕۆشنا لەم بە پێ ڕۆشنا کاک مەهدی بۆ ساتێک ینی بێتاقەتی دەرنەبڕی ینی بڵێ من ئەم ئیشە ئەەکەم بە پێ ئەڕۆم یا من پارەیەکم نییە لەم ئیشاوەری ئەگرم هیچ ناڕەحەتیش و هیچ بگرە من دەرم ئەبڕی ینی من لەوەی کە مساوەر بووم ئەو هەوڵی منیا بە منەوی تۆ ئیشکە و ئەبێ ئاوا بکەیت و مساوەر بیت و ئەبێ هەوڵ بیت و ئەوە بەم شێوازە زۆر تەژیهکردم و هەوڵی لەگەڵ ئەیام تا ساڵی 2010 یەکەم بەرنامی هەورامیم لە کەناڵی فەزایا کرد کارەکان سەختتر بوو کارەکان لە ڕووی ئیشوکاری تەکنیکی و لە ڕووی ئیشوکاری فەنیوە زۆر قورستر بوو لە ڕووی پێشووتر هەر لە ڕووی میکانیک و کامێرەوانەوە یەکەم بەرنامە لە ساڵی 2010 بۆ کرد لە گوڵپ لە گوندی گوڵپ بەڵێ ئامادەکردنی بەرنمەکانی کاک مەهدی چۆن بوو زۆر جار لە ناوی بۆ من هەندێک شیاری دەوت ئایا ئەمانەی پێشتر ئامادە دەکرد خۆی بەهرەیەکی تیا بوو بۆ ئەمانە حەزی چۆن بوو لەگەڵ ئامادەکردنی بەرنمەکاندا کاک مەهدی ئەوەی کە لە کاک مەهدیە بینیومە لە کەم پێشکارێکا بینی بێتم یعنی بە هەموو تەمەنی نەمبینی وەرەقێکی پێبێ وەرەق و قەڵەمێکی پێبێ یعنی ئەچوینە بۆ نمونە بەهار بوو ئەڕۆشتینە هەر لادەیەک هەر شوێنێک بەرنامەیەکمان پێشەش کردایە ئەموت سڵاو بکە ینی دوو دقەیەک نایوەستان بە دیارۆ شعری ئامادەیە کرد هەر خۆی هەر لەوێ شعر و پەخشانی هەردووکی ئامادەیە کرد ینی هەر سێرێکی سروشتەکەی ئەکرد ئەوەی کە ئەیویست ئەیول لەوێ ینی پێویستی بەوە نەبوو شەوشت بنووسێ و بەیانیش بێتەوە دایڕژە بە هەموو تەمەنم ئەو 12 ساڵە لەگەڵ یابووم
جگە ئەوەی کە ئەڕۆشە لادێکەوە مێژووی لادێکی وەرەگرت شوێنەکەی وەرە گوندەکەی وەرەگرت ئەینوسی بۆ سڵاو و پەخشان و شعرەکانی هیچ شتێکی پێ نەبوو بگرێت لەو کاتا کە ئەڕۆشە شوێنەکە لەو کاتا شتەکانی بۆ هات زۆر باشە تۆ شێوەزار سۆرانیەویش هەورامی بوو چۆن پێکەوە دەگونجان بەرنمەیەکی بە هەورامیش پێشکەش بکە هەمووی هەورامی بوو چۆن لی تێدەگەشتی چۆن تعاملتان پێکەوە دەکرد هیچێک لەو یادگارانی کە لەگەڵ یا کاگمادیا بوو زواردگارێکی زۆر خۆش بوو هەم ئەچوینە لادەکانی ئێران هەورامان دزلی و مەریوان و ئەو منتیقانە 12 ڕۆژماینەوە لێەوە بە بەرنامە من بە زمانی من سۆرانی بوو هەورامی من نەئەزانی لێکی تیان نەگەشم منش مەزانی قسەی پێ بکەم ینی بۆ من سەخت بوو زۆر 12 ڕۆژ بانی تا ئێوارە شەو تا 12 شەودا ئەنیشتم لەگەڵ لێ هاتین ئەڕۆشتین یەک وشەم نەزانی پرسیاران لێ کردم هەروکو کە ڕۆڵاکتر دەستمەگرم و تیگەنم زانە ئەڵە چی ینی زۆر شوێ لە ناو ماڵەکانە من تەسویری لادیەکەمە کرد بە هەورامی قسەیان نەکرد ئیتر ینی زۆر جاروک و کە ڕۆڵاڵم لێ هات هیچ شتێ نەئەگەشتم مەجبور من بە کوردی قسەمە کرد ینی ئەوان بە کوردی کە ئازانی کە قسەمە کرد وازن لەگەڵ بۆ منە کاگمادیانە هێنا با کەسێکی تر لەگەڵ یابەیە هەورامی بزانێ یا خۆی هەورامی بێت بەڕاستی خۆشەویستی کاگمادی ینی لە حاڵەتێکا بوو وازێنان کەسێک کە تێکەڵی بووایە ئەگەر لە مانگێک دوو مانگێک سێ مانگیش وایە نەک بە مەدەتی دو سێ ساڵێکیش بۆ مەدەتێکیش کەمیش تێکەڵی بووایە ئەوەنە سۆز و مەحەبەتی کاگمادیە چوێ دڵی قەت لەو قەنەعاتە نەبواز لێ بێت 2000 کاگمادی کەری هەورامی کردی 2000 ناسار بووم خۆم ناسار بووم کە لەوەی کە فێر بم هەوڵمایە لە کاگمادیە فێری کردم فێر بوویت الحەمدولیلا شتێکی لێزانم هیچێک لەو بیرەوەیانی کە باس لەوە دەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەورامانە ڕوبەڕووی گرفت بوونەتەوە لە کاتی پێشکردنی بەرنامەیە ئەمە چی بوو وەکو ناڕەحەتی و گرفت لەگەڵ خۆیان هیچم نەبوو ینی نزیکی 12 سال لەگەڵ یابم ڕۆژە بە ڕۆژان دڵی نێشاندم ینی ڕۆژە لە ڕۆژان قسەیەکی بەرامبەر نەکردم کە خۆی ئامادەکاری بەرنامەیە بوو خۆی پێشکار بوو هەموو شتێک بوو ینی ئەرکی منیش کەوتە سەر ئەو ینی لەوەی تەسویر و خەمی منی ئەخوار ئەچوون بۆ شوێنێک هاو بە شوێن ینی خەمی منی شێخوارد و خەمی بەرنامەکەی خۆی شێخوارد ینی ڕۆژە بە ڕۆژان دڵی نێشاندوم 13 ساڵە لەوانەیە من هەوڵم مابێ ینی شتێکم بەدەست سەر هاتی بێت تووڕە بوو سەودم بەس کرد بێتەوە بەڵام تا ئێستا 13 ساڵی ڕێک کاگمادی وەک برایەکی گەورە بوو بۆ من بۆ تەنها ساتێک دڵی نێشاندوم ناخۆشترین ڕۆژمان ئەوە بوو ئێمە بە ڕۆشتینە تیمی کەناڵ ئەسمانی پەیام وەکو بەرنامی بە هەورامی ڕۆشتینە ئێران بەڵگە و هەموو شتێکمان پێ بوو ڕۆشتینە شاری مەریوان لەوێ پرسیارمان کردمان کاکە ئێمە بەرنامەیەکەین ئیجازەیان پێین بەڵام ئیجازەکە بە بەڵگە نەبوو لە هەورامانی تەختماینەوە شەوێک بەیانیەک هەر شەوەکە کەسێک لەو لادیا چۆن ئیخباری کردبوو نازانم هێنانیان بۆ سەوڵاوە گیراین ئەو ڕۆژە سەعات دەگیراین هەتا دەی شەو لەوێ ماینەوە دەست بەسەر کراین بەڕاستی ئەو ڕۆژە بۆ هەردووکمان زۆر سەخت زۆر سەخت بوو ینی گەشتینە حاڵەتێک وەکو نەفسی قسەیان لەگەڵاکردن یانوە تا 2 سعاتیکردنیان بەدەمتانەوە تان بین بۆ دادگا و مشکلێکتان بۆ گەورەکەین و شتەکە زۆر ناڕەحەت و بەلامان و بەوی کە کەسێک هات گویان لە کاسێتەکان شتەکانە گریان و کاکەمانە مشکلیان نیە بەڵام بەڕاستی زۆر سەخت بوو دوای ئەوەی کە چەند ساڵی کە ڕۆشتینەوە بۆ ئێران بەیەکەوە وەکو یادگاری باسمانە کرد کە لەو مەردەمەوە تێپەڕێنەوانە و شوێنەیە کە تیاگیران ئەو شوێنەی هونەرمەندەکان یا نووسرانی هەورامیەکانی ئێران چۆن تعاملیان کاگمادیە دەکرد دەیان ناسی بەرنامەکانی ئەویان دەبینی بەڵێ ینی من کە لێرە سوعابەدەم کرد بە سوابل لەگەڵ یا ڕۆشتین بۆ ئێران بەڕاستی کەسانێکی زۆر بەڕێز لەوێ شاعیر هونەرمەند کەسە نووسەرە گەورەکان ڕێز و احترامێکیان ئەگرت یعنی قەت تەسەوری ئەوم نەئەکرد ڕۆژە لە ڕۆژان کاگمادی و کێک لێرە زۆر تێکەڵی بووم کەسەکان ناسراو بن ڕۆژانە لەگەڵ یابوون بەوی کە کەسێک لە تەمەنیە جارێ دوو جار بیبینێ زۆر بەلای منە زۆر مهم بوو کەسێک کاگمادی بەم شێوازە ڕێز و احترامی ینی زۆر گەورە بوو لایەن ینی کە هەر ببینی دەستیان ماچە کرد ئەم لەولایان ماچە کرد ڕێز و احترامیان ئەگرت میوانداریان ئەکرد ینی هەر لە مەریوان بیگرێت تا پاو تا سنیشت یعنی لەوێ قورسایی بەرنامەکانی هەبوو قورسەکانی زۆریش هەبوو ینی چوونەتە ئێمە لە تارانە کەسێک گرتوێتی لە تاران لەولای ماچکرد بە هەورامی قسەی لەگەڵا کردوتی من لە تاران و تابعی بەرنامەکەی تۆ ئەەکەم و ینی زۆری پێ خۆش و تەکلیفی زۆری لێکرد کە بچێتە لای و قسەی لەگەڵا بکات و ئەمانە دەست خۆش بکارگەرکان دیارە بینەران عزیز من دەرفەتی زۆرم نەماوە بۆ بەرنامەکە زۆر سپاسی ئەم میوانە بەڕێزانە دەکەم مامۆستا جەمال مامۆستا وەرزێر کاگەرکان کاک یعقوب زۆر سپاسی ئەوەی بینەری عزیزی ژەکەم کە کەتام ساتە لەگەڵ ماماونەتەوە لەم بەرنامەی تایبەتدا بۆ هیوای کە ئینشاءالله ئەمڕۆی کاک مەهدی لە هەموو ڕۆژەکانی تری خۆشتر بێت گۆڕی پرنور و
ئێوەش لە دوعای خێر بێبەشی مەکەن دا بەرنمەیەکی تایبەتی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواسان لەگەڵ دۆسا بژنەوە بەرشیا دنیاانێ سەر و گڵکۆیمۆ تفڵی بنیانێ مەردەچووم تاش دێ گۆگە و وەزانێ شینم پەی کردی سیا و چەمانێ لالۆی هەجیجی تەڵقینیم بورێ فەرەنجی و مشکیم نەوەش دێپۆرێ فەرهەنگ و وێمە هەردووی دنیاانێ زینەم کەراوێ بەشپۆرەمبانێ کەفەنم نەخشی مەوج و جاجم بوو شیوەنم کەران ژەرەژانی کۆ وەنەوشە و چنوور مەرزە و بۆژانێ باردێشا سەوقات سرم جەژنانێ